من کوشتنی ژنە ئەمینم پێ باش نییە لەبەرەوەی ئێمەی ئافرەت خۆمان ئازادین لە بڕیاردان کە خۆمانی دین و پێشم باش نیە هیچ شتێ بە زۆر پسە پێ بەسەر کەسە من وەکو خۆم خودی خۆم ئەمڕۆ قەناعەت و بڕوام هەیە ئەم لەشکە کردومە و لی تێگەم ئیتر نازانم بەرامبەرەکەم چۆنە چۆن تێگە من ئەویان نازان بەس وەکو خۆم قەناعەتم بۆ شتە هەیە کە ئەیکەم زۆر ڕاستە هەشتێ زۆرم لێ تیا بوو دڵنیا بە هەشتێ تۆ دکتۆر ئەڵێکی وەلای دکتۆر عیلاج شتێکە بۆ نووسێ کە لێت منعەکە شتەکەت لا شیرینە بێت تێگەی شتەکە دوای لێ دێ کە لات منعەکە حەزەکەی زیاتر ئەو شتەکەی بەڵام کە تۆ خۆت بە ئازادی خۆت تێگەیشتی لەو شتە ئەو شتە بۆ چیەکەیت ئیتر سربەستی بۆ خۆت ئەیکەی نایکەی بەڵام هەشتێ بوو بە زۆرم لە خەڵک حەزی لێی نییە خەڵک حەزی بەشتی زۆرم لە نییە تێگەی من ئەمڕۆ خۆم ڕێی خۆم وایە من ئێستا ئەم لەشکە بە زۆر پێم کە نایکەم فڕەیە بەس من خۆم ئەمڕۆ قەناعەتمە لێ تێگەشتوم کە لە چ بۆچی یەکەم من ئیدارەی تۆنگ و تووژی ژنانەکەم لەژێر هەر نایەک و هەر پاساوێکا بێ شتێکی باش نییە تۆنگ و تیژی بەرامبەر ژنان لەبەرەوەی ئەمڕۆ سەردەمی ئەوە نییە کە تۆنگی تیژی بکەی بەرامبەر هیچ هاوڵاتیەک تایبەت ژنیش وەکو تۆ کەسایە کە خوا دروستی کردووە زۆر ئاساییە ئیتر ئەم تۆنگ و تیژەیە یعنی چییە ئەیکەن بەرامبەر ئافرەتان طبعا سەرەتا خوا عەفویکە جێگای لە بەهەش بێ ئینشاءڵڵا زۆر بەداخەوە کە گوڵێکی ئاوا لەو تەمەنە کە 22 ساڵەوە بزانم ئەگەر هەڵە نەبم لەبەر شتێکە یعنی بەڕاستی کە ئەو پەڕی ئەوە تایبەت بە خۆتە تایبەتمەندی شخصیە ئایا تۆ حەزەکەی لەچکتون بێت یا شل بێت لەگەڵ ڕێزمە بۆ هەموو ئەوانەی کە سەرپۆشن حیجابەکانن بەڵام هەیە خۆی بە حەزی خۆی ئەیکا ئەو پەڕی ئەبێ من ڕێز بگرم لە تۆ ئێستا تۆ بەبێ لەچکی من ڕێز لە تۆ ئەگرم ئەو کەسەکە لەشکیشی بەسرە من ڕێزی لێگرم چکە لە ئاخیرە ئێمە مرۆڤین وەکو مرۆڤە بێت تەعاملکەین بەیەکەوە چکە حیجاب شتێک نییە تۆ بڵێ ئەو کەسە لەگەڵ ڕێزمە ئەو کەسە حیجاب نییە کەواتەوە ئیسلامێکی ڕاستەقینە نییە ئەو شتانە هیچ ئەساس و ئەسلی نییە ئەوە زۆر هەڵەیە چونکە ئەزانین چی گیانە تۆ ئەبێ لەگەڵ خوا بە دڵ و بە ڕۆح و بە گیان لەچکەکە بکەی قەناعەتی کاملی پێ بکەی ئینجابی بکەیت کەواتە تۆ ئەمە شتێک نییە بەس بە زۆر بکرێت کە بە زۆر بکرێ هیچ بە دڵ و ئەوە ناکەی کەواتەوە تۆ بۆ خوا نایکەی لەگەڵ ڕێزمە تۆ لەبەر قسە و لەبەر دەسەڵات کەواتە تۆ بۆت نییە ئەو پەڕێەوە تاوە کۆکچەولەیە کە بەبێ لەچکیت لەچکیشی کردو بوو بەڵام تۆزێ شل بوو لەچکەکە کوژرا ئێستا وەکو ئێرە یعنی وەکو کوردستان بێ یعنی ئێستا هەمومان حڕین کێ لەچکە بەسەرەوە شتێکی حوریە شخصیە ئەو پەڕی ئەبێ ڕێز بگرین لەو شتا ئێمە ئافرەت بەکارێنن بۆ هەموو شتێکان ئەزانین بۆ یعنی مافمان ئەخورێ من تێگەشتم لە پرسیارەکەەوە یعنی ئێمە چونکە ئەوەنە مافمان بەقوت نیە ئەوەنە دیفاع لە خۆمان ناکەین ئێستا من و تۆ ئەبێ دیفاع لەو حاڵەتە بکەین ئەبێ قسە بکەین نەک بڵێن وەڵای تر تەواو ئەڵەی چی تازە وایە وڵاتەکەیان وایە نە ئەبێ قسە بکەین چونکە من کە تۆ قسە ئەگەی مش قسە ئەگەم ئەبێ بە نمونە بۆ کەسانی تر ئەوانیش قسە ئەگەن ئەهایسا هەمووی خۆپشاندانە هەمووی هاتوۆتە دەرەوە لەچکیان لا بردووە لەبەر زانیویانە ئەو شتە هەڵەیە ئەگەر هەر کەسێکە بۆ نمونە فەڵەوەری زۆر بێت لە ڕێگای سۆشیال میدیا ئێستا ئێمە ژیانمان هەمووی بە سۆشیال میدیاڕوە هەر کەسێ فەڵەوەری زۆرە تەسیری هەیە لەسەر خەڵکە ئەبێ قسە بکە ئەبێ باسی ئەو کچە بکە بە پۆست بێ بەچی خوا عەفویکە خوا لێ خۆش بێ بۆ ئەی ببێ بە نمونە و ئێمەش بێدەن نەبین لەو شتە چونکە لەوانەیە ڕۆژێکی تریش لێرەش ڕۆیەوە خوا نەکات دوور بێ لە وڵاتی ئێمەیە کاڵی ئازادی قەت ئازاد نیت جارێ ئازادی کچ ئافرەت ئەکەوێتەوە سەر دایک و باوک ئەگەر لە ئەوەڵەوە دایک و باوک لەگەڵ کچەکەیە بێت بۆ نمونە کەسێ بڵێ تۆ نابێ ئەوەکەی تۆ نابێ ئەوکەی بڵێ من لە پشتم قەت کەس ناتوانێت دەستی بۆ درێژکە بەس لە مناڵیەوە ئەگەر باوک و دایک کچەکەی سەرکوت کرد لە ژوورێکا سەرجنی کرد لە ئاخری ئەو کچەیە باش نابێت بنمونەوەکو ئەو ژینایی کە خوا عەفویکە لەم دووسێ ڕۆژەیە کۆچی دوایی کردووە ئەوەنە بە زۆر دیارە لە چکیان پێ کردووە ئەوەنە لە وڵاتەیە چەساندویانەتەوە بۆی ئاوای لێکرا هەر دانی تۆ کە ئەڵی کەسێکی ئازاد ئەبێ خودی خۆی بێ نەک کەسێکی تەڕە لەسەر ئەو لەچکی تۆ بە یاخود لەسەر جلوبەرگی تۆ بەیان لەسەر هەشتێکی تۆ بە خۆ من لە بەشی هونەرم من دەرەجێکی زۆر بەرزم بەدەستێنە بەس هەمووی ئەوی تۆ بێ بچتە بەشێکی پزیشکی تۆ بێ بچتە بەشێکی ئەوە بەس خۆم حەزم لە بەشی هونەر بوو تا بەیانی ئەو خەڵکە قسەی کردیان نەئەچوم چونکە من خۆم خودی و خۆم حەزم لەو بەشە بوو کە ئەڵێیت ئێران یەکسەر مێشکە بەلای لەچکەچە کە ئەڵەی ئێران اینجا ئەوەنەیان شەوساندونەتەوە هەمی بەلای تلیاک و ئەم شتانە ڕۆشتون بۆیە ئافرەتی ئەوێ ڕائەکا بۆ نانی کوردستان هەر بەڕاستی وایە ئێستا بڵم لە سایان هەشتای ئێرە ئافرەتی ئێرە بووە بە ئێرانی لە ساڵۆن لە هەرچی شوێنەکە چونکە لەوێ چەساندوێن ئێتی ئێرە ئیتر حڕیاتیە بێت هێشتا هەر مابێتی سەبعەن
بۆ نمونە ئێستا کە ئەڵێیت بۆ ئەچمە بەشێک یان ئەچتە هەر شوێنێک یەکسەر ئەڵێ تۆ نا تۆ یەکنانی خەڵکەکە خۆی وای لێ کردووە نەک حکوومەت هیچ ینی لە پێش هەموویەوێتی ئەگەر حکوومەت ئازادی بکردیانی لەم وڵاتەیە نەدایک و باوک نە خزم و کەسوکار نەیەتوانی هیچ بڵێت طبعاً حکوومەت وای لێک ئەگەر حکوومەت بیەوێت ئەو کەسە ئازاد بێت ئەوە حڕیەتی ئەو کەسە بەدەستانی ئێستا وای لێ هاتوڵی بەدەست دەسەڵاتە هەر شتێکەڵێ لێ دەسەڵات خەتای دەسەڵاتە چونکە هەموو شتێکیان وا لێ کردووە کاتێکە کەسێک توندوتیژی بەرامبەرەکرێت بۆ نمونە ئەو مناڵی کە توندوتیژی بەرامبەرکرا لە مناڵ لەژ ئافرەت هەمووی ئەسووتێنرێت کە حکوومەت قسەی لەسەر نەکا ئەگەر ئەو کەسە سزانەیە ئەوانیت لە دوایەوە هەر بەردەوامە بن کەس بۆ نمونە ئێمە من دراوسەیەکمان هەبوو لە تاو خیانی لە تاو ئازاردانی ئەو مێردی کەونی ئازارەیە خۆی سووتان لە بەرچەوە مناڵەکانیان خۆی سووتان لە بەرچەوە منانی هەموو جسمین بینین کە سووتە یەک بەشە لە یا قسەی نەکرد طبعا بێ کۆمەلگا بێتە بانک ئەو کەسانی کە لە دەوروبشتیان لاین لەوانەوە دەست پێ بکات کە ئەوان دەست پێ ئەەکەن ئەوانی دوای ئەوش دەست پێ ئەەکەن بەس لە کوردستانە کەس ناوەرە قسەکات چکە سەرکوتیەکەن